کوژنێ مار هەڵەپەڕین هەر لەم بەس بە ڕزمە ناکەوین. ئەمما کە حەزەکەم ئەوانەی کە بیرەوەریان هەبوو لێرە و هونەرمەندە دیێرینانە شانۆکارەکان مۆسیقیەکان ئەگەر هەندێک شتێک باسەکەن من مەمنونیان دەبم ئەگەر ئێوە ئامادە بن و دانیشن ئێمە چەند بەرهەمی تریشتان پێشکەشەکەین بەڵام چاوەڕێی ئەوواکە نەگەریەوە بشارەکەیەکمان لەگەڵا بکەن. کاقایەر تۆ شتە هەبووە لێرە تەئەکیدم تۆ بەزم و گۆڵمەز زۆر بووە لێرەش و لە هەولێریش من خۆم ئاگام لێیە سەودیشی خۆشە زانم. ئەم کاتەتان باش خۆشەویستان، من یادگارێکی زۆر خۆشم هەیە لەگەڵ ئەم هۆڵە جوانەیە. لە بیرمە ساڵی 71 بوو، ئەوسا ئێمە هێشتا سەرەتای هەرزەکاریمان بوو لە ڕێکخراوی یەکێتی قوتابیان بووین. لە یادمە لە 8 ئازارە تیپی مۆسیقای سلێمانی خۆشەویست ئاهەنگێکی ئەلێرای جەڕا بەو بۆنێەوە ئێمە بەبێ ئەوەی پرۆڤە بکەین 4 کەس بووینشیشان من مەریوانی شێخ مستەفا، ماهیر عەلی، کاک عەبدوڵڵا بۆ ئەو 4 بووین بە کۆرس. ڕەقیبمان لەبەر بوو ئیعتیادی ئەوە پرۆڤەی نەویست. دوایی بووین بە کۆرسی مامۆستا ئیبراهیم محەممە و مامۆستا قارکابان و زۆرمان بەلاوە خۆش و یعنی بەو مناڵێەوە لەو شوێنە پیرۆزەیە ئەو چالاشیەمان هەبوو زۆر دڵمان پێخۆش و لە دوای ئەوەش شانۆگەریە کرا لە نووسینی مامۆستا عومەر عەلیمین بە ناوی دەردەمەی، شانۆگەریە کرا بە ناوی دەردەمەی مامۆستا عوسمان چێواری ڕەحمەتی دەورێبینی. ئێستاش هەر کاتێکە زۆر ئێستا زۆر درەنگە یان بۆ ئێرە بەڵام کە ئێستا هین ناکەم. ئێستا لەمە دوامەگە سەر بەمە ساکە نادی بوو کەمترە هاتم، هەموو جارێکە هاتم ئەم شوێنم بیرەکەوتەوە. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست، دەستان خۆش بێ.